جەنازەیەکیان هێنا بۆم بیشۆرمەوە. ئەو وەختەی کە جەنازەکە ئەشۆرمەوە گەنجێک ها لەگەڵ جەنازەکە زۆر ئەگری، زۆر متەئەثیرە بە مردنی ئەو کەسە. باوکو براکانی هەموو دەرکرد وتی من دەرناچم، بەس وەکو مناڵەگری فرمێسک وەکو لێزمەی باران بە چاوێ دێتە خوارەوە. ئەڵێ وتم کاکە سەبر بگرە، دان بەخۆ تا بگرێ. ئەڵێ ئیسفادەی نەبوو، هەر ئەگریا. ئەڵێ کە دوایەوە دەستمان کردە شۆرینەوەی مردووەکە جەنازەکە، وتم ئەرێمە براتە؟ وتی نەوەڵا برام نییە. وتم باشەوە خۆ براکانی و باوکی حەقی خۆیت هەموو دەرکرە دەرەوە، کورۆتی ئەمە لە برا زیاترە بۆ من. برای چی؟ ئەمە لە برا زیاترە بۆ من. ئەڵێ تر دەستی کردە گریان. لەگەڵ گریانەکە قسەی بۆ ئەکردم. وتی مامۆستاگیان ئێمە بەیەکەوە قوتابخانە سەرەتایمان بەیەکەوە تەواو کرد، ناوەندی و دواناندیمان بەیەکەوە تەواو کرد، لە زانکۆ لە یەک بەش دەواممان کرد، لە یەک قسم دەواممان کرد، کە تەخەڕوجمان کرد لە یەک ئیش بەیەکەوە دامەزراین و هەردووکمان چوین، دوو خوشکمان مارە کرد. ئەمەنە برایەتەکەمان بەهێز بوو، بەقەوەت بوو. کاتێکی ژیانی هاوسەریمان پێکێنا چوینە ماڵێک کە دوو خوشکیان هەبوو، قلەیکیان بۆ من، قلەیکیان بۆ ئەو برایەم. ئەم برایەم وەفاتی کردووە، ئەوە دا ئێستا لە بەردەستایە. ئێمە وا 40 ساڵە بەیەکەوەین، ئەم 40 ساڵە 40 سانیە لە یەک عادز نەبووینە، مەگەر بۆ خەوتن ماڵ ئاوای مالیەک بکرا بەبێیەکی دارەمان ناکرد، سەفەرمان بەیەکەوە بوو، خواردنمان بەیەکەوە بوو. ئەمڕۆ ئەو لە ماڵ من نانیە خوار، بەیانی من لە ماڵ ئەو نان بەخوارد. ئەمە برا نییە، لە برا زیاترە بۆ من. باسی چیەکەی مامۆستا؟ ئەڵێ منیش وتم قەی ناکە سەبر بگرە، بەڵام کە جملم قسانەیە بیرم کردەوە برایەکم هەیە 5 ساڵە نەمبینیوە، برای شیری، برای دایک و باوکی 5 ساڵە نەمبینیوە، قوڕ بەسەرم. ئەمە برایەکێتی کە لە دینە برایەتی، نەک لە شیرە، ئاوها بۆیە سووتیە، بۆیە قرچێ و بۆیە برژێ. ئەمدا بەسەری خۆمە. ئەڵێ دوایەوەی کفنمان کرد و برمانە سەر قەبرستان، ئەو قەبرەی کە قەرار بۆ ئەوی تیا بنێژین قەبرێکی تەسک بوو. دابەزێناو قەبرە کۆتی تخوا دەستا ماچەکەم، ڕجاتان لێکەم، پێڵاوەکاندا ماچەکەم، تخوا ناوە قەبرەمەی نێژن، قەبرەکە تەسکە بە عەزیەتی نەرێ. ئەڵێ زۆر ڕجای کردمان، باشە قەی ناکای گوازینە ئەولاوە. ئەمە تاقی بەیانی. ئەڵێ ناشمان و ئەو گەنجە لەسەر قەبرەکە دانش نەڕۆیشتەوە، باوکو برا هەمووی بەجێ هێشت. ئەم دانش سنەتی پێغەمبەری تەطبیق کرد. سنەتی پێغەمبەرەوەیە جەنازەیەکت نێشت بەجێ نێڵێ، بەتایبەت کوڕەکانی دابنشن سوورەت بەقەڕەی لەسەر بخوێنن، دوعای خێری بۆ بکەن، چونکە ئەمە حەدیسی پێغەمبەرە و وەسیەتی سەحابەکان بۆ کوڕەکانیان. ئەڵێ دوایەوە بەجێمان هێشت، عەسر تەلەفۆنێکی ئەمام کردیان جەنازەیەکی ترێ وەرە بیشۆرەوە. ئەڵێ کاتێک چوون بووە ئەو شوێنێک کە جەنازەی لێ ئەشۆرمەوە، بانی دەم و چاوی گەنجەکەم لا دەدی قەتمدا ئەم گەنجە خەریب نییە بەلامەوە. باوکێکیش پیاوێکی پیر لەو لای جەنازەکە وەساوە ئەگری، فرمێسک ئەڕێژێ. وتم ئەرێ زەحمە نەبێ، ئەم گەنجە غەریب نییە بەلامەوە، ئەمە کێیە؟ وتی نایناسی مامۆستا. وتم ناوەڵا. وتی ئەمە هەر ئەو گەنجەیە کە تاقی بەیانی براکەی هێنا وەفاتی کردبوو. سبحان الله. یعنی ئەوەنەیەکیان خۆشویستووە لە یەک ڕۆژا وەفاتەکەن. نیەتە نیەت، ئەم نیەت پاکەیە زۆر مهمە. ئەمەنەیەکیان خۆشویستووە تەحملی نەکردووە. وتم چۆن مرد؟ وتی وەڵڵی دوای ئەوەی ڕۆیشتووەتەوە بۆ ماڵ، نیوەڕۆ خێزای نانی داناوەتەتی نان ناخۆ. نوێژی کرد لە مزگەوت و چووە ماڵ، وتی ئەخەوم پێش نوێژ عەسر هەڵم سێراتمە مزگەوت، نوێژ عەسر هەڵێستێنێ پیاوەکەی وەفاتی کردو. ئەڵێ سەیرەکە لەوە بوو، ئەو مەنتیقە کە ئێمە قەبری لێ ئەنەین، ئەگەر ئێستا قەبرێک بنێی لە قەبرستان مردوویەک بنێژی، دوای 2 سەعات بڕۆرەوە 4 قەبرتر نێژراوە، دوای 4 سەعات بڕۆوە 8 قەبرتر نێژراوە، چونکە قەبرستانێکی عامە بەردەوام مردووی بۆ دێ. ئەڵێ حکمەتەکە و سڕەکە لەوە بوو، وەڵڵاهی کاتێک گەڕاینەوە ئەو قەبرەی کە خۆی دیاری کردبووتی تخوا مەینێژن، ئەم قەبرە تەسکە براکەمی تیا منێژن، ئەوە بە قسمەتی خۆی بوو. ئەڵێ لەوە وەستاموتم وەڵڵاهی ئەمە لەبەر خوایەکیان خۆشویستووە. ئەمەیە کە پێغەمبەر فەرمی ڕەجولان تەحابا فی الله اجتمعا عەلەیه وتەفەرەقا عەلەیه. حتا وەفات و ماڵ ئاواکەیشیان بەیەکەوە ئەبێ، چۆن لە دنیا لە یەک شوقە ژیاون، دیوارێکیان بینە، لە قەبرەکەش ئەبێ هەر ئەو دیوارەیان بین بێ، بە تەنیشتێکەوەن بەس دیواری قەبرەکەیان بینە. بۆیە خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە بانگەکە، ئەفەرمێ ئەینە المتەحابون بجەلالی، کۆن ئەو کەسانەی کە یەکیان خۆشەویستە بەرخاتری من، اليوم أظلهم بظلي يوم لا ظل إلا ظلي. ئەمڕۆ لە ژێر سێبەر و سەیوانێک کۆیان ئەکەمەوە
کە هیچ سێبەر و سەیوانێک نییە لە قیامەتە. ئەمڕۆ من خۆمە دەبە پاڵ کابرایەکی زول و مەسئولێکی زول و قسە زلە شانازی پێوە ئەکەم بە سبەی دوو سبەی شانازی بە کێوە بکەم؟ بە کێ بڵێ پشت و پەنام بێ؟ بە کێ بڵێم تۆ هانام بە، تۆ یاری دەرم بە، تۆ پشتیوانم بە؟ دەی براکانم وەڵڵاهی پشت و پەنا تەنها لە دینایە، تەنها لای خوایە. ئەگەر ئێمە یەکمان خۆشوێ با لەبەر خوا بێ، با لە پێناو خوا بێ، هیچ بەرژەوەندەیەکی تیا نەبێ، بڵێن لەبەر خوا تۆم خۆشە هەر ئەوەن.